سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی پێتان دەگەمەوە. لەم ئەڵلقەی بەرنامەکەماندا باز لە کارخستنی پەرلەمانی کوردستان دەکەین. پرسیار ئاراستەی میوانەکانم دەکەم و دەپرسم پاش ساڵێک لە داخستنی پەرلەمانی کوردستان ئایا دەکرێت جارێکی دیکەم دامەزراوەیە کارا بکرێتەوە؟ ئایا دەبێت میکانیزمەکانی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان چی بێت؟ خەریکە لە هەرێمی کوردستان نەریتێک دروست دەبێت کە شکۆ بۆ هیچ دامەزراوەیەکی شەرعی نەهێڵێت. ئەم نەریتە هەرێمی کوردستان بەرەو کوێ دەبات؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. بسم الله الرحمن الرحيم. طبعا ئێمە لەبەرەو نزیکە بینەوە لە وادەی هەڵبژاردنەکان و تا کوێستەیش ئومێدێک بەدی ناکرێت بۆ کارەکردنەوەی پەرلەمان، بەڵام لەگەڵەوەدا ئەگەر لایەنە سیاسیەکان ئەوانەی کە فراکسیۆنەکانیان ئەندامی زۆرە لە پەرلەمانی کوردستان واتە پێنج لایەنەکە بتوانن بکەونە گفتوگۆیەکی چڕوبڕ دەتوانن تەبان پەرلەمان کاراکەنەوە. هاوڵاتیانی کوردستان لێرەدا کە ئێمە باسی پەرلەمان و هەڵبژاردن بکەین دوو مافیان هەیە. مافێکی ناڕاستەوخۆ کە لێیان زەوت کراوە، ئەوشەوەی نوێنەرانەی ئەوان بە دەنگدان نردوانەتە پەرلەمان، ئەو پەرلەمانە لە کار خراوە و نوێنەرەکان بێ ئیش کراون. ئەمە بۆ خۆی زەوتکردنی مافێکی ناڕاستەوخۆی هاوڵاتیانە. مافێکی ڕاستەوخۆی هاوڵاتیان کە ئێستا ئێمە لە وادەکەی نزیک دەبینەوە کە هەڵبژاردنە، ئێستا ئەویش لە مەترسیدایە کە لە وڵاتیانی کوردستان زەوت بکرێ بە بیانووی شەڕ و گرفت و ئەمانە کە ئەو هەڵبژاردنەش لە وادەی خۆی ئەنجام نەدرێت. ئیترەوە ئێمە دیارە لەو ڕۆ قسەی خۆمانمان کردووەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان کە وتمانە ئەم جارە با ڕیفراندۆمێک بکەین کە دەرەنجامەکەی سەربەخۆیی بێ. ڕیفراندۆمێک نەبێت تەنها لە پێناوەوەی کەوا لە وڵاتی کورد بپرسیایە دەوڵەتت دەهێیان نا، چونکە کورد بە درێژایی مێژووی خۆی خەباتی کردووە، شەهید و خوێنی بەخشیوە بە خاکی هەرێمی کوردستان. هەموو کوردێک ئەو پرسیارە لێ بکرێ وەڵامەکەی دیارە 100% کە هەموو کەسێ دەوڵەتی کوردی و سەربەخۆیی دەوێت تەبیعی بە کۆمەڵی ئیسلامی کوردستان و بە ئەندامان و هەوادارانی ئێمە. بۆ ئەوەی ڕیفراندۆمەکە دەرەنجامەکەی سەربەخۆی بێ دەبێ لە دامەزراوی شەرعی پەرلەمانەوە بێ و لە بە یاسا و بە شێوەیەکی یاسایی ببێ و لایەنەکان لەسەری پێک بێن، چکە هیچ گەلێک لە جیهاندا هەنگاوی بۆ سەربەخۆیی نەناوە بێ ئاشتەوایی نێوخۆ. هیچ گەلێک دەوڵەتی بۆ خۆی فراهەم نەهێناوە ئەگەر لە نێوخۆدا پەرد بوو بێ و دامەزراوەیەکی هەبێ پەکی خست بێ. و لە هەمان کادا ئێمە دوای ئەو هەموو مەرجەنی و خۆی و یاسایانە پێویستیمان بە ئەترافی نێودەوڵەتی هەیە. هیچ دەوڵەتێک ئێستا نابێ بە دەوڵەت ئەگەر وڵاتانی زلهێز وڵاتانی دەور و پشت ئەترافی پێ نەکەن. و کە باس لە ڕیفراندۆمیش بکەین دەبێ لەگەڵ عێراقا بگەین بە ڕێکەوتنێک، چونکە لە نەتەوەی گرتوەکان ئەو ڕاپرسی ئەو ڕیفراندۆمە کاتێکە لە خۆی بگرن خۆ بکەنە خاوەنی، دەبێت دەوڵەتی دایک کە عێراقا جۆری لە ڕەزامەندی هەبێ لەسەر ئەوە و ئێمە بێ ڕەزامەندی عێراق شەکری لە نێو خۆمان یەک بین، یەک گرتوو بین، پلانێدا ڕێژین بۆ هەڵبژاردن، بۆ کاراکردنەوەی پەرلەمان، بۆ ڕیفراندۆم، بۆ سەربەخۆیی. ئەو کاتەکرێ هەنگاوی وا بنین و لەگەڵ دەور و پشتا قسە بکەین وەکو هەرێمی کوردستان و زۆر گوێژ بە بەغدا نەدەین، بەڵام گرفتەکەوەی لە نێو خۆدا تا ئێستا یەک نین و پرسێکی وا هەستیاریش پێویستی بە یەکدەنگی هەموو گەلی کورد. ئێمە هەر کاتێک کە ناومێت بین ئەبێ حیزبایەتی و سیاست نەکەین و کار نەکەین. بێگومان ئێمە ئومێدمان بەوەیە کە میلەتەکەمان هێندە هوشیارە، هەلومەرجەکە هەلومەرجێکی وایە کە هەر کەسێ هەر بڕیارێکی هەڵابدا لە کۆتاییەکەی ئەبێ بێتەوە سەر ڕێگای ڕاست و پەرلەمان وەکو باڵاترین دامەزراوەی یاسادانان و چاودێری حکوومەت یەکێکە لە شکۆمەندیەکانی ئەم گەلەی ئێمە و ئەم شکۆیە ئەبێ بپارێزرێ و داخستنی پەرلەمان لەکەیەکی شەرمەزاری بە نیچەوانی دەسەڵاتەوە لە کوردستان ئەبێ ئەم لەکەیە بسرێتەوە. ئومێدەکەمان لەوەست لە بڕوابوونمان بە ڕەوایی قەزیەکە بەوەی کە پەرلەمان ئەبێ
وەکو دامەزراوەیەکی شەرعی یاسایی یاسادانان و چاودێری ئەبێ کارا بکرێتەوە و هەموو خەڵکی کوردستان دەنجی بە نوێنەرەکانی خۆیان داوە لە هەر حیزبولایەکی سیاسی بن کە لەژێر قوبەی پەرلەمانە تاوتوێی هەلومەرجی کوردستان بکەن یاسا و ڕێسادا بنێن بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان و چاودێری دەسەڵات بکەن لەوەی کە لە خزمەتی خەڵکی کوردستان کار بکات. بڕوابوونمان بەڕەوایی مەسەلەکە و بڕوابوونمان بە ئیرادەی میلەتەکەمان وای لێ کردوون کە ناومێد نەبین لەوەی ئەبێ پەرلەمان هەر کارا بکرێتەوە. پارتی دموکراتی کوردستان خۆشیان چاگەزانن و ڕەنگە ئەوان باسی ئەوە بکەن و خەڵکی ژەیبینێ کە ئەوان زۆرترین بەرپرسەکانی دنیا دێن بۆ لایەن زۆرترین پەیوەندیان هەیە لەگەڵ هێزە نێودەوڵەتیەکان و هێزە ناوچەیەکان من دڵنیام چاک ئەزانن کە ئەمە بۆتە لەکەیەکی ناشرین و پەڵەیەکی ڕەش بە نیوچەوانی دەسەڵاتەوە لە کوردستان و ئەوان لە ئێمە باشتر دەزانن کە داخستنی پەرلەمان چەند کاریگەری سلبی هەیە لەسەر سمعە و پێگەی هەرێمی کوردستان و چۆن ڕێگرە لە بەردەم جێبەجێکردنی هەر نەخشە و بەرنمەیە کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستاندا بێ لە ئاین. ئێمە خوێندنەوەی ئێمە ئەوەیە کە هەر حیزبولایەنێک کە بەرژەوەندی میلەتەکەمان و بەرژەوەندی خەڵک نەخاتە سەر و بەرژەوەندی حیزبی و بەرژەوەندی تاکە کەسی هەڵوێستێک دەردەبرێت کە ئەمە ئەنجامەکەی. باوەڕمان وایە جیایە و ئەبێ کارا بکرێتەوە جیایە. ئەوە پەرلەمان بەڕاستی مڵکی حیزبێک نییە و ئەمەی کە ڕوویاوە بەڕاستی بیدعەیەکی سیاسی گەورەیە لە تەواوی دنیا وێنەی نییە کە حیزبێک یا حکوومەتێک پەرلەمانەکەی لە کار بخە و هیواداری نەما ڕووداوێک بە هەرگیز لە کوردستان دووبارە نەبێتەوە بشتوانین زوو ئەو ئاساوارانەی یاون ئەو جێکەوتانەی کە ئەو بێمتمانەیی کە دروستی کردووە و ئەو هێمنە حیزبی کە دروستی کردووە و ئەو ڕاڕایی و بارە دەرونیە ناسازەی کە بۆ هاوڵاتیانی دروست کردووە ئەمە کۆتایی پێبێت بە تەئکید پەرلەمان یعنی ئەتوان بڵێم باڵاترین دەستکەوتی خەڵکی کوردستان بۆ دوای ڕاپەڕین لەوانەیە جەنابەت زۆر بیرنێنەوە تو دوو کە هەڵبژاردن کرا خەڵک بە هەڵپەرچێ و هەنێک بەدارەمەیت بران دەنگیانە انتخاباتێک بوو لە هەموو دنیا وەکو من لە گوێم لە سەوتی مۆتی کالۆ ئەو کاتە ئەڵێ انتخاباتێکە لە هەموو دنیا وێنەی نییە خەڵک سنووقەکان ماجەکەن. ئەو پەرلەمانە بەو خەون و خولیا و هیوایەوە دەنگی پێدرا و خەڵک ئیرادی خۆی گواستەوە بۆ ئەوێ بەڵام ئێستا هێزێک بەبێ هیچ پاساوێک کە ڕووی ئەوە بێ باسیکەی لە هیچ شوێنێکی دەرەوەی ئەم هەرێما باسیکی بڵێ لەبەر ئەوە پەرلەمان پەک خراوە پەکی خراوە پاساوی نییە بەڕاستی هیچ پاسایەکی یاسایی سیاسی ئەو تۆی نییە کە بە خەڵک بێ لە شوێنێکا باسی بکەیت. ئەگەر هەڵەیەکیش بوو بێ ئەکرێ مانگێک هەفتەیەک ئیجرائێک حیزبێک ڕاستەوخۆ فەردی تاک حیزبی ئەنجامی بە سەرۆکی پەرلەمان لە ڕێگا بگەڕێتەوە ئێستا لێی مەحروم بێ بگەڕێتەوە ناو پەرلەمانەکەی خۆی ئەمە یعنی ئیجرائێکی سیاسی حیزبی زۆر خراپە زۆر هەڵەیە وابێ ئەو حیزبەش کە ئەم هەنگاوی ناوەکە پاری دیموکراتی کوردستانە زوو هەتا بۆ خۆی باشە وەکو بەرژەوەندی حیزبی خۆی بەرژەوەندی وڵاتەکە بەرژەوەندی گەلەکەمان لەوایە کە زوو چارەسەری بکە و دان بە هەڵەکەی خۆیان بنێ کە هەڵەیەکی گەورەی کردەوە ئەو پەیامی بەڕێز کاک مەسعود کە دەری کرد لە 22/11 خۆی پەیامی خۆیەتی پێویست بە پارتی دیموکراتی کوردستان زوو تەرجومەیەکی جوانی ئەو پەیامیان بکردایە هەم بۆ خۆیان باش بوو هەم بۆ خەڵکی کوردستان باش بوو هەم ئارامیەک ڕوویە کردە بار و دۆخە سیاسێکە و لەم چەق بەستویە ڕزگارمانە بوو هەم ئەو سومعە گەورەی کە پێشمەرگە دروستیان کردو ئەڕژایە ناو ئەمەوە پێکەوە ئێستا بەرەو ڕیفراندۆم بەرەو سەر بەخۆی بڕۆشتنە هەموو خەڵک بەڵێ لەگەڵا کردین بەڵام ئێستا خەڵک بێمتمانە بووە بە هەموو هەنگاوێک چکە تۆ گەورەترین ئامان گەورەترین دەستکەوتی ئەو کە پەرلەمانە بە بڕیارێکی سیاسی تاک حیزبی هەڵەوەشانەوەتەوە و ڕاوگرتووە و بێمتمانە کردووە لە بەردەمی خەڵکە تا ئێستا جێگەی پرسیارە ینی کاک مەسعود وتارێکی پێشکەش کرد پەیامێکی پێشکەش کرد هەموو حیزبەکان تا ئێستا بەو شێوە ئیستیقبال و پێشوازیان لە پەیامێکی کاک مەسعود نەکرد و هەموو ئامادەبوون وە گەڕانێکی باشیان کرد ئاشتەوای یەک ئەمەلێک هیوایەک دروست بوو بەڵام هەر خۆیان پەکی ئەوەشیان خست کە ئەوەش بەڕاستی خاڵێکی
نێگەتیفە لەسەر پارتی دیموکراتی کوردستان تا ئێستا خەڵک چاوەڕێکە لایەنە سیاسەکان چاوەڕێەکەن کە ئەوە لەو پەیامە پەشیمان نەبوونایەتەوە جێبەجیان کردا و ئێستا کوردستان بەڕای من کوردستان لە خۆناغێکی کابوو لە دڵخۆش بوون بە بارودۆخە سیاسەکە و هەنگاونان بۆ ئایندەیەکی ڕۆشنتر و ئەو مەترسیانەی کە ئێستا هەن خەڵک ئێستا مەترسیەکانی زۆر زیاترن لەوەی کە چاوەڕوانی شتێکی باشەکە مەترسی خەڵکی کوردستان هەست بە مەترسی زیاترەکە داوەڕانی سیاسی زیاتر ڕوویاوە ڕیفراندۆم و ڕاپرسی کە مافی هەموو گەلێکە بۆ هەر شتێک بیکە بە تایبەتی ئێمە کە ڕیفراندۆمێکە بۆ دیاریکردنی چارە نووسی میلەتەکەی خۆمان جێگی بایەخی خەڵک نەبێ ئێستا بۆ جێگی بایەخی خەڵک نییە بۆ خەڵک زۆر گرنگی پێنا لەبەرەوەی دڵنیانێ متمانی نەماوە بەلایەنە سیاسەکان ئێستش بە مزایدە ێزانێ تا ئێستا وازەح نییە تا ئێستا ئەڵێن پەشیمان نەبووینێتەوە بەس بە واقعی بە هەنگاوی کردداری هەنگاوی بۆ هەنگاو نابینین لازال ئەیانەوێ هێزێکی سیاسی پەراوێز بخرێ و مەجبوری هێزێکی تر بکەن بۆی ڕێکەوتی لەگەڵا بکە لازال و ئەمەش ترازانی زیاتر دروستەکە ئارامی دروست ناکە نەبەست لێمانی نەبوو هەرێمی ئەم دەستگایەک و دەستگایەکی شەرعی وەکو دەستگایەکی قانونی دەستگایەکی گرنگ و پێویستە بۆ ئێمە چکە ئێمە لە شەرعێتێکی شۆڕژێڕی و هاتوین بۆ شەرعێتێکی دەستوری بۆیە پەخستنی کارێکی قانونیە کارێکی نادەستوریە لەبەرەوە پێویستە هەوڵی جدی بدەین بۆ کاراخستنەوەی بۆ ئەو مەبەستە چەند جارێک باس کراوە لە کۆبوونەوەی حیزبەکانە کە زیاتر لە 18 حیزب بەشدار و باسکرا لیژنەشیان بۆ دانا بە ناوی لیژنەی کاراکردنەوەی پەرلەمان نەگەیشتە ئەنجام ئێستاش لە سەردانەکانمانە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان باوەڕی تەواومان بەوە هەیە کە پەرلەمان گرنگە و پێویستە کارا بکرێتەوە هەم بۆ ئەوەی کە چارەسەری و بڕیارەکان کە لێوە دەرچێت لە ڕووی قانونیەوە بۆ مەسەلە پرسە نیشتیمانی و پرسە نەتەوەیەکان و پرسە گشتیەکانیش لەبەرەوە پەرلەمان بۆ هەموو ئەوانە گرنگە ئێمە لە هەوڵدا بووین چەندین جار هەوڵمان داوە بۆ کاراکردنەوەی لەگەڵ لایەنە سیاسیەکان دانیشتوین لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان دانیشتوین لەگەڵ بزوتنەوەی گۆڕان دانیشتوین دیارە هەر یەکێک لەم حیزبە سیاسیانە بۆ کاراکردنەوەی پەرلەمان دید و بۆ چوونی خۆی هەیە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستاش لەو ڕوانگەی و ئەڕوانین کە وەکو گرنگ و پێویستە چەند میکانیزمێک هەبێت واتە ئێمە باسی یەک میکانیزم نا چەند میکانیزمێک هەبێ بۆی کە بتوانین لە نێو لایەنە سیاسەکانە کام میکانیزمەی لە بەرژەوەندی میلەتەکەمانە لە بەرژەوەندی خەڵکە ئەوە بێنینە ئاراوە تاکو ئێستا ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان جاری وایە لەم لا دەنگۆیەکەیە لەو لا دەنگۆیەکەیە ئێمە هیچ ڕێکەوتێکی سیاسیمان نەکردووە لەو ڕۆوە بەڵام جۆری میکانیزمەکانیان دید و بۆ چوونی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کاراکردنەوەی گفتوگۆمان لەسەر کردووە وەفدی ئێمە کە سەردانی پارتی دیموکراتی کوردستانمان کردووە ئەوان ڕاوبۆچوونی خۆیان هەبووە ئێمە ڕاوبۆچوونی خۆمان هەبووە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان هەموو لەگەڵ کاراکردنەوەی پەرلەمانان بە پارتی دیموکراتی کوردستانیشەوە بە بزوتنەوەی گۆڕانیشەوە بە یەکێتی و لایەنە سیاسەکانی کەشەوە بەڵامەرێکە بە ئەجەندای خۆی ئێمە پێمان وایە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان باشترین ئەجەندا بەرژەوەندی خەڵکە کامە لە بەرژەوەندی خەڵکە ئەو هەنگاوی بۆ بنێن لەبەرەوە ئێستاکەش ئێمە هەوڵی جددیە دەین بۆ کاراکردنەوەی بۆی بگەینە ئەنجامێک پێش ئەوەی کۆتایی بە خولی پەرلەمان بێت بە تایبەتی ئەم قۆناغی ئێستا کە خۆناغێکی هەستیارە خۆناغێکی گرنگە گەلەکەمانی پێتە ئەپەڕێت لەبەرەوە پێویستە هەموو لایەکمان سازان بە سازان بێ بە دانیشتنی لایەنە سیاسەکان بێ کار بکەین بۆ بەگەر کاراکردنەوەی پەرلەمان میکانیزمی کارەکردنەوەی پەرلەمان دیارە ینی لەکوێ پچڕاوە لەوێ گرێ دێنەوە و سەرۆکایەتی پەرلەمان دەست بەکار بنەوە کۆبنەوەکانی پەرلەمان دەست پێ بکە ینی مشکلەیەکی لای ئێمە بە نەزەری ئێمە دیارە مشکلەیەکی ئەوەندە گەورە نییە ئەم هەموو کاتەی پێ بکوژین و ئەم هەموو پاساوە بۆ لە کارخستنی بخەینە ڕوو دەکرێت زۆر بە ئاسانی دامانی پەرلەمان و سەرۆکایەتی پەرلەمان دەست بە کۆبنەوەکانی خۆیان بکەن و ئاکرێت لە پشتەوەوە لایەنە سیاسەکان لەسەر بەرنامەیەکی کاری ئەم چەند مانگەی کە ماوە
و کار بۆ هەڵبژاردن بکرێ دەستنیشان کرد. بەڵام ئەو دەنگویانی کە ئێمە دەیویستین کە بە شێوازێک پەرلەمانکارا بکرێتەوە دوو لایەن سێ لایەن ئەمانە بەڕاستی بە تەسەوری ئێمە ئەمە هەر کەسێ بیر لەوە بکاتەوە واتە هەر لایەنێک بەشدار بێ بە شێوازێکی وا پەرلەمان کاراکرێتەوە کە بەرنامەیەکی دیاریکراوی هەبێ دووسێ خاڵ بێ و بۆ مەبەستێ کاراکرێتەوە و بە شێوازێک بێ کە هاودەنگی لەسەر نەبێت لە نێو پەرلەمانی کوردستانە. ئێمە شۆک و بەشێک کە یەکێ لە ئەندامانی سەرۆکایەتی این کۆمەڵی ئیسلامی کوردستانە ئەو کات پێمان وایە ئەوانەی کە بەشدار دەبن هاوبەش دەبن لە هەمان بڕیاری لە کارخستنی پەرلەمان و ئەو کاراکردنەوەیش وەکو عیبەیەکی لێ دێ کەوانەی تێیدا بەشدار دەبن بەشدارن لەو عیبە. ئەو پەیامەکەی کاک مەسعود بوو من نەمزانیم و کاک مەسعود لە پەیامەکەی خۆی پەشیمان ببێتەوە بەڵام من پێشتری شەروتم دیارەوە ینی بەگوڵێ بە مەبەستێ لە کار خراویش دوور خرایەوە لە ئەجندەی کۆبنەوەکان و گفتوگۆکان من پێم وایە ینی لایەنەکانی تر مافی خۆیانە تابەت ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کە یەکەم لایەن بووین بەدەم ئەو پەیامەوە چوین و کە فەرمون ئێمە ئامادەی قسەی لێ بکەین حەقی خۆمانە کە داوا بکەین ئەو پەیامە چی لێ هات ئەوم پێمان وایە نەخشە ڕێگایەکی چاک بوو تا ئێستش نەمان بیستووە بە فەرمی کە کاک مەسعود لێی پەشیمان ببێتەوە. میکانیزم کاراکردنەوەی پەرلەمان شتێکی زۆر هاسان و زۆر سانایە. پەرلەمان بە بڕیارێکی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان داخراوە. سەرۆکی پەرلەمان بە بڕیارێکی تاگلایەنەی حیزبی پارتی دیموکراتی کوردستان ڕێگری لێکراوە بچێتە هەولێر. هەر بە بڕیارێکی پارتی دیموکراتی کوردستان ئەکرێ پەرلەمان کارا بکرێتەوە و ئەم دەستەی سەرۆکایەتیە کە بە دەنجی هەموو پەرلەمانتاران دانراون بگەڕێنەوە ژێر قوبەی پەرلەمان و ئەو کاتە لە ناو پەرلەمان هەموو ئەو کێشە و ململانێ و قەیرانانەی ڕوبەڕووی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان بووتەوە ئەکرێ لە ژێر قوبەی پەرلەمان چارەسەری بۆ بدرۆزێتەوە هاوتەریب لەگەڵ دانیشتنی هێز و لایەنە سیاسەکان لە دەروی پەرلەمانیش. ئێمە پێمان وایە ئەم دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هیچ پێشێلکاریەکی یاسایی نەکردووە لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان لای نەداوە مودە یاساییەکەی تەواو نەبووە هیچ هۆکارێک نییە بۆ گۆڕینی ئەم دەستەی سەرۆکایەتیە لە حالی حاضر و ئەگەر پێشتیش قسەیە کرابێ ئەو کاتە بوو کە کاک مەسعود پەیامێکی بڵاو کردەوە کە ئامادەیی نیشاندا خۆی و حیزبەکەی گۆڕانکاری لە هەر سێ سەرۆکایەتیەکە بکەن ئیتر ئێمە پێشوازیمان لە شاندەکەی پارتی کرد و وتمان با هەمومان بەیەکەوە ئەگەر چی سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکی پەرلەمان هیچ پێشێلکاریەکی یاسایی لادان لە عورفی یاسایی لە ڕێساکان لە پەیڕەوی ناوخۆی نەکردووە بەڵام ئەو دەست پێشکەری کاک مەسعود و ئەو پەیامی کاک مەسعود ئێمە پێشوازیمان لێ کرد بۆ ئەوەی گۆڕانکاری لە هەر سێ سەرۆکایەتەکەی هەرێمی کوردستان بکەین ئەو کاتە ئامادەیمان نیشاندا بەغەیرەز ئەوە ئێمە پێمان وایە ئەم دەستی سەرۆکایەتی پەرلەمان ئەبێ بچێتەوە پەرلەمان کارا بکاتەوە یعنی هیچ هۆکارێک نییە کە ڕێگە بەوە بدا ئێمە بە تەنیا مامۆستا یوسف بگۆڕین یا دەستی سەرۆکایەتی پەرلەمان بگۆڕین ئەمە ئیرادەی خەڵکی کوردستانە خەڵکی کوردستان دەنجی من پەرلەمانتارانە داوە ئەو پەرلەمانتارانە لە یەکێ لە جەلسەکانی پەرلەمان ئەم دەستەی سەرۆکایەتیان هەڵبژاردووە ئیتر هیچ هۆکارێک نییە بۆ ئەوەی ئێمە دەستی سەرۆکایەتی پەرلەمان بگۆڕین بەڵام وتومانە بۆ چارەسەری کێشەکانی هەرێمی کوردستان بۆ دۆزینەوەی ڕێگاچارەیەک بۆ قەیرانی دارایی و ئابووری کە بەرۆکی خەڵکی کوردستانی گرتووە بۆ کردنەوەی ئەم چەقبەستویە لە پرۆسی سیاسی ئێمە وتوانە ئامادەین گفتوگۆ بکەین هەمومان بەیەکەوە ئەو ڕێکارانە بگرینە بەر بۆ گۆڕانکاری لە هەر سێ سەرۆکایەتێکە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان ئێمە ئەوە نین بڵین بە شتێکەوە گرتومانەوەی تر واز لەوە نایانین بەڵام ئێمە وتومانە بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان بەڕێ ئامادەین گفتوگۆ لەسەر گۆڕانکاری لەسەر هەر سێ سەرۆکایەتێکە بکەین و ئەو کاتە لەسەر میکانیزمی جێبەجێکردنی ئەو گۆڕانکاریە و تەوقیتی ئەو گۆڕانکاریە ئەکرێ پێک بین و من دڵنیاشم ئەم قەیرانە هەر بەردەوامیش بێ کاتی تریش بخایێنێ لە کۆتاییەکەی هەر ئەبێ دابنیشین و بە گفتوگۆ و دایلۆگ چارەسەری ئەم کێشانە بکەین
بەڵام ڕۆژێ زووتر چارەسەری بکەین کەمتر زەرەر بە ئەزمونونەکەمان بە خەڵکی کوردستانەکان بێگومان لە سەردەمی ئەمڕۆ لە 2007 و لە سەیری ئەزمموی هەموو گەلانی دنیا بکەی و ئەزمموی حکومڕانی لە هەموو دنیا بکەی دەسەڵاتێکی جێبەجێکار بەبێ دەسەڵاتێکی چاودێری بەبێ دامەزراوەیەکی چاودێری ئەمە دەسەڵاتێکە دەسەڵاتی ڕەحایە بێت و هەر شتێ بکە بە کەیفی خۆی کات و ئەو کەسانە هیچ ڕێگریەک لە بەردەم کار و بڕیارەکانیان نابێ وە کۆمەڵێک کێشەی گەورە ڕوبەروی خەڵکی کوردستان بۆتەوە بۆ تەنزیمکردنی پەیوەندی نێوان خەڵک و دەسەڵات بۆ چارەسەری هەندێک لە قەیرانەکان دەبێ پەرلەمان یاسا و بڕیار دەربکە بۆ ئەو چارەسەرانە کە پەرلەمان نەبێ ئەی لەکوێک بەڕای من ئەو پەیامی کاک مەسعود میکانیزمێکی باش بوو گۆڕانکاری لە هەرسێ سەرۆکایەتێکە بکرێ لە پەرلەمانەوە دەست پێ بکە دواتر لە سەرۆکایەتی هەرێمەوە دواتر لە حکوومەت گۆڕانکاری بکرێ ئەو کاتە تەمامەش بە حیوارێکی ڕاشکاو بە بەرنمێکی دیایی کراوە بەرنمەیەک دابنرێت کە هەموو لایەنەکان و ئەزانم پرۆژەیان پێشکەش کرد ئێمە پرۆژەمان پێشکەش کردووە لا یەکێتی پرۆژەی هەیە لەسەرێکێک لەو پرۆژان یا هەمویان پێکەوە بۆ جێبەجێکردنی ئەو پەیامە یان وەک خۆی ئاسایی بکرێتەوە ئێستا پەرلەمان چۆن پەخراوە بەم هەیکەلەی ئێستایەوە ئاسایی بکرێتەوە دوای ئەوە هەر گۆڕانکاریەک ئەکرێ و هەر تەوافقێک کە نەکراوە و هەر ڕێکەوتنێک کە پێشێر کراوە ئەکرێ ڕێبکەوین لەسەری تاوان لە دانیشتنێکی ئەم پێنج لایەنە و هەر لایەنێکیکە بە پێویست زانرا بەشداری بکرێت ئەکرێت لە قۆناغی دووهەما بێ بەشداریان پێ بکرێ بۆی هەمومان پێکەوە لەو نەخشە ڕێگایانەی کە هەن حیوارێک دەست پێ بکە لە بەگەڕخستنەوەی پەرلەمانەوە لە چارە دۆزینەوەی مەخرەج و ڕێگاچارەیەکی یاسایی تەمە سیاسی ئینجا یاسایی بۆ مەسەلەی سەرۆکایەتی هەرێم پێکەوە دابنیشین چارەسەری ئەمانە بکەین یەک ڕیزی دروستکەینەوە متمانە بهێنینەوە ئەم لێکترازانەی کە هەیە کۆتایی پێبێنین اینجا نەخشە بکێشین بۆ داهاتوو لەگەڵ بەغا هەنگاوەکان چۆن بنین لەگەڵ وڵاتانی ئیقلیم چۆن تەوازن ڕابگرین لەگەڵ ئەم تەعاتوفە نێودەوڵەتی کە هەیە ئێستا بۆ پێشمەرگە و بۆ هەوڵەکان و هیمەتەکانی و ئازایەتی و قارەمانتی پێشمەرگەیە چۆن تەوزیفی بکەینەوە لە خزمەتی کێشە ڕەواکەمانە دەنا پرسێکی نەتەوەی و نیشتیمانی گرنگی وەک ڕیفراندۆم کە ئێستا ئێمە هەنگاوی بووانین قسەی لەسەرەکەین پێویستە لێرەوە دەست پێ بکە لەو حیوارەیە لەو گفتوگۆ ڕاشکاوە پێکەوە دابنیشین نەخشە ڕێگای بۆ دابنین دەنا هەر لایەک لە شوێنی خۆیەوە قسە بکە و ڕاگەیانەکان بە ئاراستی دش بەیە قسە بکەن زۆنی سەوز بە خیتابێک قسە بکە و زۆنی زەر بە خیتابێکی قسە بکە ئەمە نامانگەینێتە هیچ ئەنجامێک و لێکترازان زیاترەکە و فرسەتەکانمان لە دەسا و دوایش ئەو جیلەی کە دوای ئێمە دێت هەرگیز بە چاوێکی ڕێزەوە سەیری ئەم سیاسانی ئێستا ناکە کە ئەو ڕۆژە بۆ ئەوانجە خوڵکەن کە ئێستا خەڵکی کوردستان هەست بە ئارامی ناکە هەست بە متمە هیچ شتێک لە کوردستان ئێمە ئێستا یعنی سەوابێتێک نییە نازانی کەی هەڵبژاردن نەکرێ نازانی کەی موچە دێت نازانین لەگەڵ بەغا بینمان بەکوێ ئەڕوە نازانین لەگەڵ حەشدی شەعبی چۆن مامەڵە ئەکەین نازانین ئەو چوارچێوەیە چییە کە هەرێمەکەمان سبەینە فیدراالیت ئەمێنێتەوە کۆنفیدراالیە سربەخۆیە هیچ شتێکی معلوم نییە نازانی پەرلەمان کەی بەگەڕ ئەکەوێتەوە نازانی یعنی ئیسە لێرە ئیمتیحاناتە لە هەولێر لە سلێمانی 22 مانگ دەست پێەکە یعنی وەسعێکیان خوڵقانووە کە نمونەی کەمە لە وڵاتەکانی کا لە کاتێکا 25 ساڵ ئەزمونیان هەیە لە بەڕێوەبردن 25 ساڵ ئێستا خەڵک نازانین نەوتەکەی چۆن ئەفرۆشرێ چەند ئەفرۆشرێ بەکێ ئەفرۆشرێ چۆن دێتەوە چەندی ئەیرێ بە خەڵک چەندی ئەیرێ بە کۆمپانیەکان چاودێری پەرلەمان پەکراوە چاودێری هیچ دەستگایەک ناکە یعنی بەڕاستی بار و دۆخێکی زۆر ناهەمواریان خوڵقاندووە بەرپرسن لە بەردەم خوای گەورە و میهرەبان و بەرپرسن لە بەردەم تاک بە تاکی ئەو کۆمەڵگایە و سبەینێ 101 ساڵ تێئەپەڕێ بەسەر دابەشکردنی ئیتفاقی دابشکردنی هەرێمی کوردستان لە چوارچێوە ئیتفاقی سایکس بیکۆ لە مانگی 5 1916 101 ساڵ تێئەپەڕێ ئێمە تازە بە تازە ئەگەر ئێمە ئەڵێن لە ڕابردووە ئەوان وڵاتی ئێمەیان بەشبەش کرد ئێستا کێ بەشبەشیەکە ئێستا هەموو لایەگەڵە پێکەوە تەبابن ئەمریکیەکان بەرژەوەندیان لە ئیستیقلالی کوردستان هەیە تورکیا و ئێران بەرژەوەندیان لە ئیستیقلالی کوردستان هەیە ئێستا هەموو لایەک پێمان دەڵێ پێکەوە بن ئەوە تەنها خۆمانی ئێستا
کە یەکترمان قوبوڵ نییە هەرێمەکەمان خەریکاکەین بە دوو پارچە بە سێ پارچەوە ینی بەڕاستی ئەمە دوای 101 ساڵ جارێ ئەم قسەیە بەداخەوە کە کاک جەعفەر هەڵبژاندی لێرەوە لەوێ هیچ قسەیەک لەگەڵ ئێمە نەکراوە و ئەو قسەیەکە لە گیرفانی خۆی دەریهێناوە بەڕاستی ئەمە یەک دوو ئێمە پرۆژەمان پێشکەش بەوان کردووە لە خاڵی یەکەمی پرۆژەکە ئەڵین ئیستێقاقی هەڵبژاردننی 2013 ئەوە خەڵک دەنگیاوە ئەو ئیرادەی خەڵکە لەوێ ڕەنگی گرتووە ئەو پێنج لایەنە سیاسە بەرپرسیارەتیان لە ئەستۆدایە ئەوە ئیمتیاز نییە بۆ ئەوانەوە بەرپرسیارەتی خەڵق سوێتێ سەرشانی ئەوان تۆ چۆن هێزێک دەتوانێت هێزێکیکە پەراوێز بخە بۆ ئێمە ئەوە ئەسڵ و ئەساسی نییە ئەوە یەک دوو ئێمە لەگەڵ ئەوین کە هیچ لایەک پەراوێز نەخرێت و لە هەسەرەتاوە تا ئێستا وتومانە چونکە ئیستیقراری منطقەی سلێمانی و ئیستیقراری کوردستان بە پاراوێز خستن و بە مەجبورکردنی لایەک و بە ئیحراجکردنی لایەکی کە و بەداخستنی دەرگاکان سەرچاوە ناگرێ ئەبێ کەسی سیاسی سەرکەوت و مەخرج بدۆزێتەوە حەل پێشکەشکە تەنازول بک بۆ قۆناغەکە بۆ براکەی بۆ لایەنە سیاسەکە بۆ دۆزەڕەواکەی بۆ بتوانین سەرکەوتن بەدەستبێنین بۆی بتوانین لەگەڵ بەغا بە تەفاوماتێکی باش بگەین لەگە وڵاتانی ئیقلیمی ئیطمئینانیان بینێت کە ئەم هەرێمە بکاتە هەر قۆناغێک مەترسی نییە بۆ سەر ئەوان و ئەو ئیستیعتافە نێودەوڵەتی کە هەیە ئەو سنگ و قورسایی کە هەمانە تەوزیفی بکەینەوە جارێکیکە بۆیە ئێمە بە هیچ شێوەیەک لەگەڵ پاراوێزخستنی هیچ لایەنێکی سیاسیانی پێویستە ئەم قۆناغ هەمومان پێکەوە تێپەڕێن ئینجا پەرلەمانێک بۆ چەند مانگێک بێ ئەبێ یەکگرتووی ئیسلامی کوردستان بۆ قوبوڵی بکە پەرلەمانێک بە مەرج بۆ چەند کاتێکی دیاری کراو بۆ دەرکردن چەند بڕیارێکی سیاسی کە بەسەر یا فەرز بکرێت ئەوە هیچ دوورە لە ڕاستیەوە بڕاستی ئێمە ئامادە نین بۆ پاراوێزخستنی هیچ لایەک ئێمە لەگەڵ بەگەڕخستنەوەی پەرلەمانی پێکەوە ئەم چەند لایەنە پێکەوە و بە هیچ شێوەیەک هیچ ئیستیفاقێکی دوو قۆڵی سێ قۆڵی قوبوڵ ناکەین لە ئێستاە ڕای ئێمەوەیە لە بۆ چوونێک زیاتر لە دیدێک زیاتر بێگفت و گۆی لەسەر بکەین بزانین بە چ ڕێگەیەکان کامەی باشترین ڕێگەیە بێگفت و گۆ لەسەرەوە بکەین بڵێن لە پارتی دیموکراتی کوردستان دید و بۆ چوونی خۆیانەیە بزوتنەوەی گۆڕان دید و بۆ چوونی خۆی هەیە لایەنەکانی ئیسلامیەکان دید و بۆ چوونێکیانەیە بەڵام بێ گفت و گۆیکی لەسەر بکەین بۆی کە پەلە بکرێت بۆ کاراکردنەوەی پەرلەمان و کامی لە بەرژەوەندی خەڵکە چارەسەریکەین چکە بەم شێوازەی ئێستا کە پەرلەمان پەکخراوە کارا ناکرێتەوە ئابەم شێوازەی ئێستا واتە بە ڕەد و ڕەتفعل بەکار و کاردانەوە لە نێوان لایەنە سیاسەکانە و بە تایبەتی ژێڵم لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی و لایەنەکانی کەشە پەرلەمان کارە ناکرێتەوە چکە ئێمە ئەبێت بەرژەوەندی خەڵک بەرژەوەندی میلەتەکەمان ڕێز لە ئیرادەی گەل و دەنگدەری میلەتەکەمان بگرین لەبەرەوە هەوڵ بدەین ئێمە دانیشتن بکرێت لە نێوان لایەنە سیاسەکانە بۆی کە بزانین میکانیزمێکی گونجاو لە بینین ئاراوە کێمە خۆمان پێمان وایە کاراکردنەوەی پەرلەمان لایەنی دۆڕاویشیتیانە لایەنی براوەشیتیانە ئەوەی براوەیە لەو نێوەندەدا بۆ کاراکردنەوەی تەنها لە ڕوانگەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە میلەتەکەمانە بینین گەلەکەمانە بینین گەلی کوردستانە بینین تەنها گەلی کوردستان براوە ئەبێت ئەگەر ئێمە بە هەموو لایەنە سیاسەکان پەرلەمان کارا بکەینەوە کاراکردنەوەی ئێمە لە کۆبوونەوەکانی شامەمان ڕاگەاندووە براوە و دۆڕاو بۆ کاراکردنەوەی پەرلەمان نییە لایەنێ بڵێەوە من بردمەوە لایەنێ بڵێەوە من ئەو دۆڕانی ئەمە بۆ چوونێکی دوور لە بەرچوونی بەرژەوەندی گشتیە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئۆکۆتم سەردانی پارتی دیموکراتی کوردستانمان کردووە گفت و گۆمان کردووە لە نێوان هەردوو لامانە وەفدەکانمان تا ئێستا کە ئێمە هیچ ڕێکەوتنێکی سیاسیمان بۆ کاراکردنەوەی پەرلەمان نەکردووە گفت و گۆمان کردووە دیدی خۆمان دیدی یەکێتی نیشتیمانی کوردستانمان بە پارتی دیموکراتی کوردستان ڕاگەیانەوە ئەوانش دیدی خۆیان و بۆ چوونی خۆیان بە ئێمە ڕاگەیانەوە لە کۆبوونەوەکانی شمانە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان بە هەمان شێوەیە هەموو لایەنەکان ڕاو بۆ چوونی خۆیان لەسەر کاراکردنەوەی پەرلەمان کردووە وەکوتم و تاکیدی شەکەمەوە تا ئەمڕۆ بە هیچ جۆرێکێتی نیشتیمانی کوردستان وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێکەوتنی سیاسی نەکردووە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەرچۆن باوەڕمان بە فرەحیزبی هەبووە باوەڕمان بە دیدی جاو بۆ چوونی جاو لێکدانەوەی جاشەیە لەبەر ئێمە لەگەڵ ئاوتکردنی هیچ لایەکان نین بەعکسەوە ئەم خۆناغا پێویستی بەوەیە
یەکێتی و یەکڕیزی گەلەکەمان پێویستی بەوەیە حیزبە سیاسەکانی کوردستان یەکگرتوو بن زیاتر نەگەوەی هەرێکە لایەک ئاوتکرێ بۆ لایەکە ئەم لێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ لا ئاوتکردنی هیچ لایەنەکانین بەڵکو یەکێتی و یەکڕیزی گەلی کوردستان و یەکێتی و یەکڕیزی حیزبە کوردستانیەکان بۆ ئەم قۆناغا زۆر بە گرنگ گەزانین چونکە ئەگەرێکی زۆر لە ئارایە چ لەسەر ئاستی ناوچەکە چ لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕات چ لەسەر ئاستی عراق و لەبەرەوە پێویستە ئێمە خۆمان بۆ ئەوگەرانە حازر بکەین واتە هەموو تواناکانمان هەموو بۆچوونەکانمان بخینە خزمەتی استراتیجی نیشتیمانی گەلەکەمانەوە ئێمە لە هەوڵین پێشمان ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان نەخشە ڕێگەیەکمان هەیە ئەم نەخشە ڕێگەیە کە لە سەرتاشەوە تومانە باشترین ڕێگا بۆ کارەکردنەوەی پەرلەمان باشترین ڕێگا بۆ چارەسەرکردنی قەیرانی سیاسی قەیرانی ئابووری دانیشتن و گفتوگۆ و دیالۆکە لە نێوان هەمومانە. بەرەوە ئاقارێکی خراپی دەبا ینی لە پێم وایە بەرپرسانش کە دەچنە دەرەی وڵات بەرپرسە حکوومیەکان و حزبەکان هەردوو حزبیەکێتی و پارتیش کە خەڵکی دەرەوە بینن یانە نوێنەرانەی کە دێن ئەوە ئێستا خاڵێکی لاوازە لەسەر کورد کە دامەزراوەی تەشریعی لە کارخراوە جۆرە لە عیبداری دروست دەکاو بە تایبەت کە تۆ داوای ئەوە دەکەی کە هەنگاو بەرەو سەربەخۆیەنەی لە کاتێکا دامەزراوی تەشریعەکەت لە کار خراوە. ئەم پێم وانە پرسی ڕێفراندۆم زۆر لە دەرەوە قسەی لێکرابێ تاکو ئەو گفتوگۆیانە دروست ببێ. بەڵام هەر وڵاتی بۆ خۆی دامەزراوی تەشریعی یان دامەزراوی قەزایی یان هەر دامەزراوی لەو دامەزراوانە لە کارەخرێن ئەوە بۆ خۆی ینی بێ سێودوو بێ پرسیار و بێت تحقیق و لێکۆڵینەوە تەبانە بێتە نقطەیەکی ڕەش لەسەر ئەو دەوڵەتە ئەو هەرێمە ئەو لا ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان لە پێناو بەرژەوەندی باڵای گەلی کوردستانە ئامادەین کە بە گفتوگۆیەکی نوێ بە بەرنمەیەکی نوێەوە بچینە گفتوگۆکانەوە لە پێناو کاراکردنەوەی پەرلەمان لەسەر ئەو بنەمایانە کە تاکو ئێستا لەسەری سوورین و بەیانمان کردووە و ڕامانگەیان. من هیوادارم ئەمە نەبێ بە ئەوەی تۆ ئەڵێ بە نەریت و هیوادارم خەڵکی کوردستان ناومێد نەبێتەوە چونکە لە ناومێدیە خەڵکی کوردستان ڕەنگە ڕێگای تر بگرێتە بەر کە بە زەرەری ئێستامان و ئایندەی گەلەکەشمان تەواو دەبێ بۆیە هیوادارم ئەوانەی کە بیر لەوە دەکەنەوە ڕێگە بە خۆیان نەدەن ئەم نەریتە لە کوردستان بچەسپێنن چونکە ئێمە بڕوامان بە ئیرادی خەڵکی کوردستانەوە ئێمە دڵنیاین خەڵکی کوردستان لە گەورەترین زوڵم و زۆری ڕژێمی سەدام و ڕژێمەکانی پێشخۆشی قوبوڵ نەکردووە لە ئێمەشی قوبوڵ ناکە ئەگەر ئێمە شتێ بکەین دژی ئیرادی خەڵکی کوردستان و ئەگەر خەڵک ناومێت بێ ڕێگای تر دەگرێتە بەر کە ڕەنگە هەمومان زەرێتیا بکە خەڵک ناومێت نەبووە خەڵک ناومێت وایە ئاوا شەڕی لەسەر ئەوە نەدەکرد کە ئەم دامەزراوەیە کە ئێمە ئەیکەین ئێمە بۆ خۆمان بەتەنیا هیزنین ئەگەر بە نوێنەرایەتی خەڵک نەبێت بە نوێنەرایەتی ئەو 500,000 دەنگدەرە نەبێت کە دەنجی بە ئێمە داوە ئێمە ناومێت نەبووین تا ئێستا دڵنیای خەڵکەکەشمان ناومێت نەبووە وەزئی زۆر لەوە خراپتریشیان دیوە بەڵام ئەخیری هەنامانەتەوە سەرسکەی ڕاستەقینەی خۆی و ئومێدەوارم ئەوەی ئەو هەڵەیە کردووە کە پارتی دیموکراتی کوردستانە هەڵەکەی خۆی چارەسەر بکات وەن ڕێگە بۆ نەدا خەڵک ناومێت بێ لە ناومێدیا ڕێکاری تر بگرێتە بەر ئەگەر ئیرادەی ڕاستەقینە هەبێ بۆ کاراکردنەوەی پەرلەمان و ئەگەر بەرژەوەندی خەڵکی کوردستان و نەوەی داهاتوو لەسەر و بەرژەوەندی حیزبی تاکە کەسی ڕەچاو بکەین ئەگەر دەرک بەو هەموو مەترسی و هەڕەشانە بکەین کە ڕوبەڕووی هەرێمەکەمان و خەڵکی کوردستان دەبێتەوە من دڵنیام کاراکردنەوەی پەرلەمان مانجێکی ناخایەن ئەگەر ئیرادی ڕاستەقینە هەبێت ئەزمموی خەباتی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان و ئەزمموی سیاسی لە هەرێمی کوردستان ئەوەی سەلماندووە ئێمە لە تەمەنە بە چاوی خۆمان ئەومان بینیوە هیچ هێزێکی سیاسی لە کوردستان مادام خەڵکی هەبێ مادام لایەنگری هەبێ مادام پامێکی سیاسی هەبێ بە هیچ کەسێک ئاوت ناکرێت و ئێمە چەندین جار ئەوە ماوتووە کە باز لە کێشەی بینی گۆڕان و پارتی دەکەن هەمیشە وتومانە بە گۆڕان پارتی دیموکراتی کوردستان ئاوت ناکرێت بە گۆڕان ڕابردوو خەبات و قوربانی بنەماڵی بارزانانی ناسڕێتەوە بە پارتیش نە گۆڕان ئاوتەکرێت نە بەرنامەی گۆڕان ڕەشەکرێتەوە نە هیچ هێزێکی سیاسی تریش ئەکرێت لە پرۆسی سیاسی ئاوت بکرێت چونکە دەنگدەری خۆی هەیە پشتیوانی خۆی هەیە خەڵکی خۆی هەیە بۆ پامێکی سیاسی بۆ
بۆ بارێکی نادیار بەداخەوە کە ئێستا ئەو حاڵەتە سیاسیە نەخوازراوی کە ئێستا لە بەرەنجامی پەخستنی پەرلەمان و لە بەرەنجامی لێکترازانی لایەنەکان و لە بەرەنجامی نەبوونی متمانی لایەنەکان دوجاریش لە بەرەنجامی نەبوونی متمانی هاوڵاتیان بە لایەنە سیاسیەکان ئەمە بەم قۆناغی ئێستای گەیاندوین کە هیچ شتێک ئێمە دڵنیانین لە هیچ هەنگاوێک لە هیچ بارێکی سیاسی کەسبین ئەم هەرێمە بەرەوکیەوە ئەبات بۆیە ئێمە نابێ ڕەشبین بین ئەبێ گەشتبین بین ئیرادەی عەدالەت خوازی خەڵک و ئیرادەی ئازادی خوازانی خەڵک و ئیرادەی مرۆڤ دۆستانە و گەیشتن بە مافەکانی خەڵک ئەبێ هەر سەرکەوێ لە داهاتووە و هیچ لایەنێکی سیاسی بەتەنیا ناتوانێت ئیرادەی گەلێک پشتگوێ بخە یا بەرەنگاری بێتەوە دوجار ئەو لایەنە سیاسیە لە ڕووی مێژووی خۆیەوە و لە ڕووی جەماوەری خۆیەوە و لە ڕووی سیاسیەوە فەشە لەهێنێ و شکستهێنێ ئەمە ئەو پرسیارەیە تو ئێستا ئەتەوێ خەڵک ئاهان بنێ بۆ ڕیفراندۆم و دواتریش بۆ هەڵبژاردن تۆ کە ئێستا پەرلەمانە پەگەخی بە خەڵگەڵی چی ئەڵێ وەرن دەنگ بن بۆ پەرلەمانێ بن کە چی بکە ئێمە هەموو لایەنە سیاسیەکان لە بەڵێن و یا بڵین لە بەرنامەی هەڵبژاردنەکانمانە یەکێک لە خاڵە گەورەکان کە دیارە ئەوەیە کە پەرلەمان دەستگایەکی سەربەخۆ بێ و لە ململانێ حیزبیەکان دووری بخەینەوە و پەرلەمانێک بێ سەروەری خۆی بپارێزێ ئەمە هەمووی بڕۆ سەیری بەرنامەی هەڵبژاردننی هەموو لایەنەکان کە بەڵام ئێستا ئەبینی هێزێکی سیاسی بە زەبری هێزێکی کە ئەکاتە دەرەوە وەزیرەکانی مۆڵەت هەیە بۆ ماڵەوە جا دواتریش بێ هانی خەڵک بێ بۆ هەڵبژاردن ئەمە بەڕاستی ئەمە مەگەر هەر پشتیان بەو موچەی دەنگ بەست بێ کە بەداخەوە ئێستا لە هەرێمی کوردستان موچەخۆرێکی زۆر هەیەەوە بایۆمەتریش دەرەچێت بە پێی یاسا ئیشی بۆ کراوە لە ماڵەوەی خۆی دانیشتووە هیچ ئیشێکی نییە بەڕاستی موچەیەکی هەیە بەس لە 4 ساڵە یەک جار ئیشی هەیە ئیشیان پێ هەیە موچەیە وەرێ بۆی بێ دەنگ بە ئەمە کڕینی وەلا موچەی دەنگ ئێستا ناونراوە موچەی دەنگ بەڕاستی بالفعل ئێستا لە کوردستانە هەر ئەم دوو دەسەڵاتی کە هەن بژمارەیەکی زۆر موچەی دەنگیان هەیە تەنها لە 4 ساڵە یەک ڕۆژ داوامەکەن ئەوش دەنگدانە بەشێکیان زۆر ئاگادار نین بەشێکیشیان چاوەڕێەکەن کام شەڕی داعش کۆتایی پێبێ و ئەزان منطقەکە بە نەخشە ڕێگایە یا بڵین بە گۆڕانکاریی کاتی ئەپەڕێ هاتنەوەی ئیدارەی ئەمریکا بۆ ناوچەکە و هەروەها پەیوەندیەکانی بەغاو هەرێم و پەیوەندیەکانی هەرێم وڵاتانی ناوچەکە و منطقە شەڕی داعش و حەشدی شعبی هەموو ئەمانە پێمانەڵێک کە لە داهاتوێکی نزیکە گۆڕانکاریەک لە ناوچەکە ڕوە جاگەر هەرێمی کوردستان لەسەر پێبێ و ناوخۆی چاک کردبێ و ئەولەویاتی لە ئێستاە بۆ ڕێخستنەوەی نێوخۆی خۆبێ لە بەرامبەر هەر ئەگەرێک و مەترسێکی چاوەڕوان نەکراوی نەخوازراویشە خۆی ڕاگرێ بەڵام لە کاتێکا کە ناوخۆ چاک نەکرابێتەوە و گۆڕانکاریش کە دێنە پێشەوە پێچێک گەورەترین زەرمەند لە ناوچەکە ئەم هەرێمی خۆمان بێت کە بەخۆیەوەی ئەگەر نەریتێکی سیاسی وا دروست بێ لە کوردستانە واتە ئەو خەبات و تێکۆشانەی داومانە ئەو قوربانی و ماڵوێرانەی داومانە ئەو هەموو شەید و قوربانی داومانە گەلەکەمان زەرێکی زۆر گەوری لەیەکە ئەو بەرنامانەی ڕێخاوە سیاسەکان و حیزبە سیاسەکان هەیان بووە بۆ ئازادی بۆ دیموکراسی بۆ ئازادی بیر و باوەڕ بۆ ئازادی باوەڕ یعنی ڕازگۆ نەبووین لەگەڵ میلەتی خۆمانە بە پێچوانەیەمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەو نەریتانی نێکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەوایە کە دام و دەستگا شەرعەکان دام و دەستگا قانونیەکان ئەبێت کارا بکرێنەوە ڕێک بخرێنەوە خەباتمان بۆەوە کردووە وە کۆڵ نادەین لە خەبات و تێکۆشانمان لە پێناوی چەسپاندنی مافەکانی مرۆڤ لە پێناوی چەسپاندنی ئازادی و دیموکراسی لە پێناوی چەسپاندن و کاراکردنەوەی سەررجەمدام و دەزا قانونی و شەرعەکانمان و ئەوانە ئەبێ بخرێنەوە گەڕ و بخرێتە خزمەتی خەڵکو و خزمەتی میلەتەکەمانە خۆی لە ڕووی قانونیەوە بە تاکید ینی زەرەرمان لێ کردووە کە ئێمە لە سەرتاشەوە وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئەم بابەتە گفتوگۆمان کرد قسەمان کرد ڕای خۆمان دەبڕیوە ئەو کاتەش کە پەکخستنی لە بەرژەوەندی گەلەکەمان نییە لە بەرژەوەندی ئازادی و دیموکراسی نییە لەبەرەوە پێویستە بە میکانیزمێکی وابێت کە هەوڵ بدەین هەمومان وەکوتم هەموو لایەنە سیاسیەکان لەگەڵ کاراکردنەوەی پەرلەمانە بەڵام هەرێکە
بە پێی بەرژەوەندی خۆی بە بچوونی خۆی لێکدانەوەی خۆی بەڵام ئێمە لە بخۆناغاوا پێویستەکە بەرژەوەندی گەلەکەمان بخینە سەری هەموو بەرژەوەندیە کەسەکان و حیزبەکانیشەوە لە ڕووی نێودەوڵەتیشەوە قسەی لەسەرەکرێ بە قسەکردن لەسەر پەخستنی پەرلەمان لە وەفدە ڕەسمیانەی کە دێن قسەی لەسەرەکەن لەگەڵ لایەنە سیاسەکانیش کە سەردانیان کردووە هەمان بۆ چوونیانەیە کە دەستگایکی قانونی شەرعیە هەوڵی جددی پەخستنی خراپە هەوڵی ئەوە بدرێ کارای بکەین.